هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە. پێخۆشحاڵم لە کۆمەڵێک ئەڵقە و زنجیرە یەک بە دوای یەکدا دەربارەی بۆنە ناخۆشەکان دێمە خزمەتتان بۆ ئەوەی کە بزانین ئەم بۆنانە چین و هۆکاری دروستبوونیان چیە و شێوازی خۆپاراستن و چارەسەرکردنی ئەم بۆنانە چین. لە هەموو جۆرەکانی بۆن، لە بۆنی لەش، لە بۆنی پێیەکان و لە ڕووی ئێوە و هەروەها لە بۆنی ناوچەی دامێن و هەروەها لە بۆنی بنباڵ و هەروەها لە بۆنی ناخۆشی هەناسە کە خەڵک بە بۆنی دەمەی ناسێت. یەکەم ئەڵقەی بەرنامەی چارە و دووەمیشیان لەم زنجیرەیە تایبەتە بێ بە بۆنی ناخۆشی دەم یاخود بۆنی ناخۆشی هەناسە. بۆ زانیاری بەڕێستان وا چاڕۆن نەکرێت لە جیهانە لە 4 کەسێکیان بەدەست بۆنی ناخۆشی هەناسەوە بناڵێنێت. لەوانەیە خۆتان لە من باشتر بزانن کە هەندێک خواردنی بۆنداری وەک سیر و پیاز و تور لەو بابەتانن کە دەکرێت بۆنی ناخۆشی هەناسە دروست بکات و هەندێک کردار کە بۆ تەندروستیش باش نییە وەک جگەرە کێشان و نێرگە لە کێشان و زیادە ڕێویکردن لە خواردنەوەی ئەلکوهولدا هەموو ئەمانە بۆنێکی کاتی لە لەشی مرۆڤ دروستەکەن و پاش ئەوەی زیندە چالاکی و دەرنانی ئەمانە تەواو ئەبێ بۆنەکەش لەگەڵیا تەواو دەبێ. بەڵام ئەوەش بخەنە سەر زانیارەکانتان کە نەخواردنەوەی ئاوشکبوونی مرۆڤ یەکێکە لە باوترین و گرنگترین هۆکارەکانی بۆنی ناخۆشی هەناسە. نەمەڵقەی چارە لەگەڵ کۆمەڵێک بەڕێزە دوێن کە بابەتی کارکردن و پسپۆڕیان لە ناو دەم و زاری مرۆڤایە و لە ئەڵقەی داهاتوە خوایار بێت لەگەڵ کۆمەڵێک ترە دوێن کە لە بەشەکانی تری لەشایە بۆ ئەوەی کە هەردوو هۆکارە ناوچەی و سیستەمیەکانی بۆنی ناخۆشی هەناسە بزانین و شێوازی خۆپاراستن و چارەسەریان تێبگەین. وەک هەمیشە یەکەم جار بە ئینفۆگرافیکێکی کورد دەست پێەکەین و پاشەوە دەسەکەین بە چاو پێکەوتنەکانمان لەگەڵمان. بۆنی ناخۆشی هەناسە یەکێکە لە باوترین کێشە تەندروستیەکان کە دەکرێت لێکەوتەی جەستەیی و کۆمەڵایەتی و دەرونی هەبێت. وا پێشبینی ئەکرێت لە 4 کەس یەکێکیان کێشەی بۆنی ناخۆشی هەناسی هەبێت. لە پاش کلۆربوونی ددان و نەخۆشەکانی پووکەوە بۆنی ناخۆشی هەناسە باوترین هۆکاری سەردانی چارەسەرخوازانن بۆ لای پزیشکی ددان. تەنیا لە ویلایەتە گردووەکانی ئەمریکا ساڵانە خەڵک زیاتر لە 1 ملیار دۆلار خرج ئەکەن بۆ کڕینی پێداویستیەکانی بۆن خۆشکردنی هەناسەیان وەک هەویری ددان و سپرا و دەمشۆر. باوترین هۆکارەکانی ناخۆشبوونی بۆنی هەناسە لە ناودەمدا بریتین لە کلۆربوونی ددان، نەخۆشیەکانی پووک، پووکانەوەی شانە پاڵپشتەکانی ددان، نەخۆشیەکانی زمان. بەگشتی بۆنی ناخۆشی هەناسی ئەو بەڕێزانی ئەم نەخۆشیان هەیە درێژخایەنە و تا نەخۆشیەکەیان بە تەواوەتی چارەسەر و کۆنتڕۆڵ نەکرێت بۆنەکە لا ناچێت. جگەرە کێشان، خواردنەوەی ئەلکوهول، خواردنی بۆنداری وەک سیر، پیاز، تور و کەوەر لە باوترین هۆکارە کاتیەکانن بۆ ناخۆشبوونی بۆنی هەناسە کە پاش تەواوبوونی زیندە چالاکی خواردن و خواردنەوەکان لە لەشدا بۆنی ناخۆشی هەناسە نامێنێت. هەندێک جار پڕکردنەوەی نازانستی ددانەکان و تاقیمی ددان و تەلی ڕاستکردنەوەی ددان دەکرێت بۆنی ناخۆشی هەناسە دروست بکات. ئەگەر چی بەگشتی بۆنی ناخۆشی هەناسە هۆکارەکەی سەلامەتە، بەڵام هەندێک جار ئەکرێت شێرپەنجەی دەم و زمان هۆکاری بۆگەنکردنی هەناسە بن. بۆ خۆپاراستن و چارەسەری بۆنی ناخۆشی هەناسە ئەمانە بکە. ڕۆژانە 2 جار ددان و پووکەکان بە فڵچە و هەوی ددان بشۆن. شەوان پێش نووسن و بە ڕۆژ جارێک. هەموو جارێکی ددان شوشتن پێویستە بەلای کەمەوە 2 خولەک بخایەنێت. پاش تەواوبوونی ددان شوشتنەکە تەنیا کەفە زیادەکە تف بکەنەوە. لە کردداری ددان شوشتندا هەویرێکی دنا بەکاربێنە کە فلۆرایدی تێدا بێت. بڕێ فلۆراید بە ppm دەپێورێت. بۆ خوار 3 ساڵ پێویستە ئەم بڕە 1000 بێت و بۆ سەر و 3 ساڵ 1450. شەوانە جارێک بە دەزووی پزیشکی ناوچەی نێوان ددانەکان خاوێن بکەرەوە. ڕۆژانە جارێک بە پاکەرەوەی زمان خاوێن بکەرەوە. بەلای کەمەوە ڕۆژانە 8 پەرداخ ئاو بخۆنەوە. ڕۆژانە 5 پارچە سەوزە و میوەی ڕەنگاوڕەنگ بخۆن. قەبارەی هەر پارچەیەک بەقەت مشتێک بێت. بەلای کەمەوە 6 مانگ جارێک سەردانی پزیشکی دەموددان بکەن. ئەو بەڕێزانی تاقمی جوڵاوی ددانیان هەیە شەوانە لە دەمیان دای بکەن و
ڕۆژانە بە فڵچە و دەرمانی تایبەت خاوێنی بکەنەوە. پاش ئەوەی ژەمێکتان نۆش کرد کە بۆنی تیژ بوو بنێشتێکی بێشەکر بچوون. هەندێک ڕووەکی وەک مێخەک، ڕۆنی نەعنا و جاترا، سەوزەی وەک مەعدەنووس ئەکرێت یاریدەدەر بن لە کەمکردنەوەی بۆنی ناخۆشی هەناسە. بەپی ڕێنمایی پزیشک دەمشۆر و خاوێنکەرەوەی دەم بەکاربێنن. ئەمانە مەکەن. جگەرە مەکێشن و زیادەڕەوی مەکەن لە خواردنەوەی ئەلکوهۆل. پاش دەمودان شوشتن ئاو لە دەمتان وەرمەدەن. زیادەڕەوی مەکەن لەو خواردن و خواردنەوەی شەکری دەستکردیان تێدایە. بە توندی و زەبرێکی وا ددان و پووکتان مەشۆن کە بێتە هۆی خوێن لێهاتنیان. لە پاش خواردنی سیر و پیاز و خواردنە بۆندارەکانی تر تێکەڵی خەڵک مەکەن، بە تایبەتی بۆ لای پزیشکی دەمودان مەچن. وەک لە پێشەکی بەرنامەکە بۆمان باسکردن کە بۆنی ناخۆشی هەناسە یاخودەوەی کە خەڵک پێڵە بۆنی دەمێشێکە لە باوترین کێشە جیهانیەکان و ئەگەر چی تاکو ئێستا داتایەکی ورد و دروست نیە دەربارەی ئەم باسە، بەڵام وا چاوەڕوانەکرێت لە 4 کەس لە دنیای کەسێکیان بەدەست بۆنی ناخۆشی هەناسەیەوە بناڵێنێت. هەر بۆیە ئێمە لە دووەڵقە یەک بە دواییەکە بە دوای هۆکارەکان و چارەسەرەکانی ئەم بابەتە ئەگەڕین. لە مەڵقەیە زیاتر لەگەڵ بەڕێزانە ئەدوین کە پسپۆڕەکەیان لە ناو زاری مرۆڤایە، پزیشکی ددانن یاخود چارەزای کارکردی ددانن هەر پزیشکن یاخود پسپۆڕیان هەیە. کە یەکێک لە میوانەکان بە سوپاسەوە دکتۆر محەممەد عەبدوڵڵا مەحموودە کە پزیشکی پسپۆڕی چارەسەر و بنیادنانەوەی ددانە و هەڵگری بڕۆنامەی دکتۆراکەیە لە بوارەکەی خۆیان. دکتۆر ژیان بەخێر بی. زۆر سپاس بە بەڕێزە، زۆر سپاس بۆم دەرفەتە. حوازم دوای بردەکەت ئەمە یەکەم جارە لەسەر تەلەڤیزیۆن مقابلە هاکرێ. جاری تریش کردومە بەس کاتی کەرەنتین بوو. بەخێر بی سەر چاو دکتۆر. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونێ. سەلامەت بی بەڕێزی. ئەمە پرسیارەکە لەوە دەست پێ بکەم. پسپۆڕەکەی ئێوە کە چارەسەر و بنیادنانەوەیە لە ماوەی 5 ساڵی خوێندنی دکتۆراکەتانە، جگە لە بابەتی دەمودان لە پسپۆڕەکانی تریشە ناڵم کارتان کردووە، بەڵام خوێندووتانە. ئیقامە قودماتان کردووە بە زمانە پزیشکیەکەی. بۆنی ناخۆشی هەناسە یاخود بۆنی دەم هۆکارەکە تەنها دەم و ددانە؟ بە دڵنیاییەوە نەخێر، تەنها لەبەرەوەی کە لە دەمەوەیەتە دەر ناوەکەەوە هاتووە کە بە بۆنی ناخۆشی دەم هاتووە، ئەجنا بۆنی دەم یەکسانە بە بۆنی هەناسە کە لە دەمەوەیەتە دەروا ئەزان کە بۆنی دەمە ئەجناوانە. هەموو ئەو ڕێڕەوەی کە هەناسەی پیاەت لە تەواوی لەشی ئینسانە هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم هەتا ئەگاتە ناو دەم. ئیزافەتەن بۆ ئەوە بۆنی دەم ئەو شتانەی کە لە ناو دەمی مرۆڤ هەیە هۆکارە بۆی کە ئەو بۆنە مۆدیفای بکە، یعنی دەستکاری بکات یان زیاتر بۆنەکە ناخۆش ببێ یان هۆکار بێ بۆ زیادکردنی بۆنی دەم. باش لەوانەی کە لە لەشان پێشی کە بینە ناودەم فەرمووت ناودەم تەنها بۆنەکە نیوەیە کاتەوە. بۆ نمونە دەکرێت چ شتێک هەبێت لە شوێنەکانی ترابێ لە ناودەمانە بێت و بۆن دروست بکە. هۆکارێکی سەرەکی بۆنی دەم گەدەیە، شتێکمان هەیە پێوترێت جێرد، ئەو کە دەرچەی سەرەوەی گەدە کێشەی بۆ دروستە بێ، دڵەکزێ بڵێ بەشێک لە ترشەڵۆکی مەعیداگەڕێتەوە بە ناو دەم، ئەویش هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. ئیزافەتەن بۆ ئەوە بوونی هەوکردن لە ڕێڕەوی هەناسە، کەسی جگەرە کێش کە هەمووان ڕەبتی بە ڕێڕەوی هەناسە و ڕەبتی بە گەدەوە هەیە، هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. اینجا خوایار بێت لە ئەڵلقەی داهاتووە ئەچینە سەر هۆکارە ناوەکیەکانی بۆنی دەم جگە لە ناودەم. ئەم ئەڵلقەیە زیاتر لە ناودەما قساکەین. ئەڵلقەی داهاتوو باسی و بابەتانەکەین لەگەڵ پسپۆڕەکانە لە ناودەما. بۆ نمونە ئێمە لێومان هەیە، زمانمان هەیە، پووکمان هەیە، ددانمان هەیە و سەرەتای قوڕگیش هەردیسانەوە لە ناودەمایە کە زمانە پشکۆلەی پێوەیە. ئالەمانە کامیان بۆنی دەم دروستەکە؟ هەر هەمویان دروستیەکە. بۆ نمونە جوان نەشۆردنی ددان هۆکارێکە بۆ هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی بۆنی دەم، بەمانەوەی پاژماوەی خواردن و کۆبوونەوەی بەکتریا لەسەری ئەبێتە هۆی دروستبوونی بۆنی دەم. بوونی کلۆری لە ناو دەمە هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی بۆنی دەم. بە هەمان شێوە نەخۆشیەکانی پووک زۆر کاریگەری هەیە لەسەری. پاکڕاگرتنی زمان لە کاتی دانشۆردنە ئەو شتەیە کە زۆر کەس بەداخەوە پشتگوێی خستووە، پێویستە لەگەڵ دانشۆردنە زمانیش بە هەمان شێوە بە ئامەرێکی تایبەت پاکەرەوەی زمانی پێوترێ
بەکار بهێنرێت لەگەڵ دانشۆردنە بۆ ئەوی کە ئەو پاژماوەی خواردنوشتە لەسەر زمان نەمێنێتەوە دروست نەبێ و بوونی هەموو ئەو دروستکراوانەی کە دکتۆری دان دروستیەکا بۆ مرۆڤ بۆ نمونە هەموو ئەو جۆرە کیفانەی کە دروست دەکرێت ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرێ یان بە شێوازێکی جوان پاک و خاوێن ڕانەگیرێ هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم بوونی ئامێری ڕاستکردنەوەی ددان هەم هۆکارێک ئەو دواتر وابزانم قسەی لەسەرەکەن بوونی تاقم ئەو کەسانەی کە تاقمیان لە دەمات تاقمی نیو بێ تاقمی کامل بێ ئەگەر بە شێوەیەکی پاک و خاوێن ڕانەگیرێ بە هەمان شێوە هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. باش دکتۆر جاکەوا بێ هۆکارەکەی نەکەین بە دوو بەشەوە بەشیشان ئەوەیە کە پەیوەندیدارە بە هاوڵاتی و چارەخوازەوە بەشیشان ئەوەیە کە پەیوەندیدارە بە پزیشکی دەموددانەوە وا تێگەیشتم لە وەڵامەکانی جەنابەت باشە جاباجارە لەوەی خەڵکەوە دەست پێ بکەین ددان نەشوشتن یەکەم بابەت بوو کە ئاماژەت پێدا کە هۆکارە بۆنی ناخۆشی هەناسە وەک پزیشکانی دان هەمیشە ڕێنمایی خەڵگەکەن کە بەلای کەم ڕۆژانە دووجار ددانەکانیان بشۆن بەڵێ ئەگەر یەکجار بیشۆن ئەو کارە کات کە پێویستە بە دووجارەکە بە دڵنیاییەوە نەخێت جەنابتان لە چەند بەرنامێک پێشتر پێم وابێ ئاماژەتان پێکردو بە شێوازە زانستیەکانی دانشۆردن و چەند ڤیدیۆیەکی تعلیمیش هەیە لە یوتیوبەر کەسێ بتوانێت بە دوایە بگەڕێ چەند ڕێنمایەک هەیە بۆ دانشۆردن کە هەموو دانەکانە بە شێوەیەکی یەکسان بشۆرێ ئاراستی فڵچەکە لە پوکەوە بۆ دان بەکاربێنرێ بە شێوازی ئەوە بەکاربێنرێ کاتی دانشۆردنەکەش زۆر ئەساسەکە لە 3 دقیقە کەمتر نابێت یعنی پێی ناوترێ دانشۆردن لە ڕاستیە هەموو ئەو شتانەی کە ڕەتی بە پاک و خاوێن ڕاگررتنی ناودەمەوە هەیە هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. باش خەڵکەڵەن شەو پێش خەوتن ئەی شۆم بە ڕۆژش پێویستەکە بیشوە بەڵێ بە دڵنیاییەوە 12 ساعت جارە پێویستەکە مرۆڤ یەک جاردانی پشووە هۆکاری سەرەکی بۆی کە زۆر زەڕورە پێش خەوتن بیشوە ئەوەیە کە فترێکی زۆر دەمدا مرۆڤ لە کاتی خەوە بۆ هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم ئەو کاتە زۆرە ئەگەر بمێنێت پاشماوەی خواردن و بەکتریال ناوێت دەمیا بمێنێتەوە کاریگەری زیاترە بەڵام بەبێ حسابی ئەوش بکەین کە لە ڕۆژە بە درێژایی ڕۆژ ئێمە ئەو خواردنە بەسەردانمان بمێنێتەوە بە هەمان شێوە کاریگەری نەرێنی لە سەردانەکان دروستەکە بە ڕۆژ کە خەڵک دەمودانی ئەشوە بەیانیان پێش نان خواردن بیشوە یان دوای نان خواردن بیشوە هیچ لە بابەتەکە گۆڕێت باڵێ بە دڵنیاییەوە ئێمە دانشۆردنمان بۆ ئەوەیە پاژماوەی خواردن و بەکتریا لە ناو دەما کەم بکەینەوە یانەی هێڵی پێش نان خواردن هیچ کاریگەریی وای نییە ینی تۆ شەو شۆردوتە پێش خەوتن نازانم چ پێویستەکە پێش دانشۆردن بیشۆی پێش نان خواردن بیشۆی پێش نان خواردن ئەحساسێکی خۆمانەکە هەڵستین بانیان دەمانوش کە حەزەکەی دانمان بشین دەمان فرێش بێتەوە ئەگناوەکو پێویستی گرنگ نییە پێش نان خواردن دان بشۆرێ بەڵام دوای نان خواردن زۆر گرنگە. باشە لە مەسلەی نەخۆشیەکانە کلۆربوونی ددان نەخۆشیەکانی پووک جارە بابەتی زمان ڕاگرین بۆ دوایی ئەم نەخۆشیانە هەرەکرێ لە گەورەیە بۆنی دەم دروست کە یاخود لە مناڵی شاک لە مناڵی شا بە هەمان شێوە دروستیەکە بەڵێ هەموو هەوکردنێکی پووک هەموو نەخۆشیەکانی پووک هەموو بوونی کلۆریەک لە ناو دەما هۆکارە بۆ هێشتنەوەی خواردن هۆکارە بۆ دروستبوونەوەی کۆبوونەوەی بەکتریا لەسەر ئەو خواردن و پاژماوانە و دروستبوونی بۆنی دەم. جەنابەت سێ مناڵەت هەیە خوالێت بەسەر سەلامەت زۆر کە سەڵێن ددانە شیریەکان لە پزیشکیش بیستومەکەوای بە خەڵک تۆ پزیشکی دەم و ددان پزیشکی تر ناڵە کە دانی مناڵەکەت کلۆرە بێ ئەڵێ لێ گەڕە شیری و خۆی ئەکەوێ چییە فەرموون لە ڕووی زانستیەوە بەداخەوە بۆ بیرۆکەیە هەیە و باوە لە ناو خەڵکە بەڵام ئیشی پزیشکی دان ئەبێ ڕاستکردنەوەی ئەو بابەتە بێ هەموو ددانێک کە دروست کراوە لە ناو دەمی مرۆڤ خوای گەورە بە نیعمەتێک دروستی کردووە بۆ کارێک دروستی کردووە هەموو دانێکی شیری جێگەی دانێکی هەمیشەیە کە لە مستەقبەلایەتەوە ئەو شوێنە هێشتنەوەی ئەو دانانە بۆ کاتی دیاریکراوی کەوتنیان زۆر گرنگە هەمومان کە مناڵەکانمان لەبەر چاوی خۆمان ناگەورە بوون ئەبینین کە بە زنجیرەیەک دانەکانیانە دەروێکەم جاردانی پێشەوەی خوارەوە دواتر سەرەوە دواتر یعنی بە تەسەلسولێکگەن بە هەمان تەسەلسولیش ئەکەون دانەکان هەموو ئەم تەسەلسولە ڕێگەیە بۆ هاتنەدەروی دانە هەمیشەیەکان لە هەمان شوێنە دەستکاریکردنی ئەم ڕیزبەندیە هۆکارە بۆ تێکچوونی ڕیزبەندی لە دانە هەمیشەیەکانە هێشتنەوەیان کارێکی زۆر گرنگە پارێزگاری لێکردنیان بۆ تەندروستی مناڵەکە چونکە ئێمە باش ئەزانین کە ئەگەردانی بێشە مناڵیان نەتوانێت بە ئیسراحەتنان بخوا هۆکارە بۆ دروستبوونی بەدخۆراکی و هۆکارە بۆ ئەنواعشت کە پێویستەکە گرنگی زیاتری پێ بدرێت. لە بابەتی مناڵە ئەوانی شوق ئێمە هەست و سۆزیان هەیە و حەز لە تێکەڵاوەتی کۆمەڵایەتیەکەن دکتۆر پاوان محەممەد ماوەتی کە پزیشکی ددانە و شارزایکی باشی هەیە لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی دەم و ددانی مناڵان
میوانمانە ئەو دەربارەی بۆنی دەم لە مناڵ و هۆکار و چارەسەرەکەی قسەمان بۆکە پاشەوە گەڕێن و خزمەتتان لەگەڵ دکتۆر محەممەد پرسیاری زمانم ماوە و لەگەڵ پرسیاری ئەو دکتۆری دانانەی کە ئەکرێخوام بۆنی دەم بۆ خەڵک دروست بکەن لەگەڵ ماوە. بۆنی ناخۆشی دەم لە مناڵانە کۆمەڵێک هۆکاری زۆری هەیە. باوترینیان بریتە لە باشباک نەکردنەوەی ددانەکە یان ئەوە تا بەهۆی ئەوەی کە مناڵ خۆی ناتوانێت کە دانی بشوات یاخود دایک و باوکەکە تەکنیکێکی باش نازانێت لە پاکردنەوەی دانی مناڵاندا. ئەمە ئەبێتە هۆی کۆبوونەوەی خواردن و پاش ئەوە ئەبێتە هۆی کلۆربوونی دانەکە. لە دوای ئەوەی دانەکە کلۆر ئەبێت کۆمەڵێک هۆکار هەیەکەوە ئەکات خواردن کۆکاتەوە. ئەم خواردن کۆکردنەوە بێتە هۆی دروستبوونی بۆنی ناخۆشی دەم لە مناڵاندا. و هۆکارێکی تر بریتە لە وشکبوونەوە لە مناڵاندا. هەنێک کات مناڵەکان پێویستە بیرخرێنەوە کە بڕی پێویست ئەو ناخۆنەوە ڕۆژانە یاخود هەندێک هۆکاری سیستمیک هەیە کۆمەڵێک نەخۆشی هەیە یاخود دەرمان هەیەەوە ئەکار مناڵەکە وشک بێتەوە. لە هەردوو حاڵەتەکە پێویستە دایک و باوکەکان یارمەتی دەربن بۆ ئەوەی کەوا بکەن مناڵەکە ئاوی زیاتر بخواتەوە. و ئەو هۆکارانی کە دانەکە کلۆرەکەن بۆ ماوەیەکی زۆر کە ئەمێنێتەوە پێویستە چارەسەر بکرێت. ئەگەر چارەسەر نەکرێت ئەوە ئەگاتە ڕێگی دانەکە و ئەبێتە هۆی دروستبوونی هەوکردن لە دانەکە کە ئەمەش هۆکارێکەکەەوە ئەکات بۆنی ناخۆشی دەم دروست بێت لە مناڵاندا. لە کاتی چارەسەرکردنی دانی مناڵاندا هەنێجار مناڵەکە ئەگری کێشە دروستەکە بۆ شێوازی چارەسەرەکە کە شێوازی چارەسەرەکە بە باشی نەکرابێتە هۆی کۆبوونەوەی خواردن لە ژێردان و پڕکردنەوەکەیە ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم لە مناڵاندا. و هۆکارێکی تر کە کەمتر باوە لە مناڵانە خواردنی هەندێک خواردنە کە بۆنی هەیە وەکو سیر و پیاس و خواردنەکانی تر کە ئەمە لە مناڵانی خوار 8 ساڵ بەعام نابینرێت بەڵام سەر و 8 ساڵ هەندێک حاڵەتی دەگمەنمان هەیە. جەنابی دکتۆر کە ئەو کەمە پشومانە خولێک یەکەمتر بوو فەرموود با من تۆزیەوە بخۆمەوە. بەڵێ جگە لە دەمودانشتن کە باسمان کرد لە گرنگە بۆ پاراستنی دەمودان ئەو خواردنەوە چ ڕۆڵەکە بینێ بۆ ئەوی کە هەم دەمودان پارێزی هەم بۆنی دەم نەهێڵە. ئەو خواردنەوەش هۆکارێکی زۆر گرنگە چکە یەکێک لەو شتانی کە بۆنی دەم دروستەکە دەموشکیە نەبوونی ڕێژەی تەواوی لیکە بە هەر هۆکارێک بێ هۆکارە بۆ دروستبوونی دەم لەبەرەوە ئاو خواردنەوە بەشێکە لە نەهێشتنی ئەو بۆنە هەندێک لەو کەسانەی کە نەخۆش بە هەر هۆکارێک بێ لیکیان کەمە یان دەموشکیان هەیە یان پێویستەکە ئەو زۆر بخۆنەوە یا پێویستەکە بنێشت بخۆن ئەو بنێشتەی کە شەکری کەمە یا شەکری نییە شوکر فریگەم نووسراوە بەکاربێنرێ بۆی کە یارمەتی دەردانی لیک بدا بۆ ناودەم بۆ پاکردنەوە بۆ تەڕاگرتنی دەم. هەندێک جار دکتۆر ئاماژە بە ئارتیفیشیال سەلایڤای پێڵەن دروستکردنی لیکی دەستکردە بەکاربێنرە بوون بەو کەسانەی کە لیکیان کەمە بۆی کە بۆنی دەمیان بۆ دروست نەبێ. بەڵێ جگە لەمە مەسلەی ددان شوشتن هەمیشە پزیشکانی دان ئاماژە بە پەتکردنی ناوچەی نێوان دانەکانە دەن. بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە جگەلەوەی کە بۆ پاراستی ناوچەی نێوان دانەکان گرنگە بۆی کلۆر نەبێ ڕۆڵی هەیە لە بۆنی دەمە. بەڵێ بە دڵنیایی وەک باسمان کرد بۆنی دەم یەکێک لە هۆکارەکانی پاژماوەی خواردن و بەکتریانەیە کە لەسەری کۆبێتەوە وەکو چۆن لە دەست شۆردنە پێویستەکە بینی پەنجەکانمان بە پاک و خاوێنی ڕابگرین بە هەمان شێوەش لە دانشۆردنە پێویستەکە پێش دانشۆردن پەتیدان بەکاربێنین بۆی پاژماوەی خواردنوشتان لە بینی دانەکان نەهێڵرێ ئەنجا بە دانشۆردن هۆکار بێ بۆ نەهێشتن و یاکەمکردنەوەی ڕێژەی بەکتریای بۆن دروستکرد لە ناودەمە. لە مەسلەی زمانە کە ئەو پرسیارم هێشتا ما بکەم هەموو ئەمانە پەیوەندیدارە بە چارە خواست بە هاوڵاتیەوە. زمانە فەرمونون کە ڕۆڵێکی باشی هەیە لە دروستکردنی بۆنی دەمە. بەڵێ حەزەکەم پرسیاری ئەوە بکەم ئێستا ئەم مێزەی لە بەرماندانەوە سافە ڕێکە ئەم کورسیانی لەو تەنیشتانە هەیە بە هەمان شێوە چەرمەکەی ساف و ڕێکە بەڵام ئەگە سەرێکی تەنیشتی خۆت بکەی ئەمانی تەنیشتمان چاڵچاڵە و بڵین قەوسی تیا و چاڵی تیا قەوسی تیا و چاڵی تیا زمانی مرۆڤ لە کامێنەچێت لەم سافەی ئێرە ئاچێت یان لەو جلدە ڕێکە ئاچێت یان ئەلەم چاڵ و چۆڵ ئاچێت. زمانی مرۆڤ ئەگەر ئەم سافولوسە بێ کە ئەوەیەوە یەکسانە بە نەخۆشی لە هەندێک حاڵەتی نەخۆشی کوشندەیە دەرەکەوێ هەندێکیان کوشندەن و هەندێکیان کوشندەنین بەڵام زمانی مرۆڤ بە شێوەیەکی ئاسایی بەو شێوەیە کە زبرە مەمیلەی زۆری لەسەرە کە بەشێکیان بەرپرسن لە هەستی تام
بە شیرین و سوێر و تاڵی و ئەوانە لەبەرەوە لووس نییە زبرە و بڕێکی زۆر مەمیلەی لەسرە پاکڕاگرتنی زۆر زەڕورە. چاڵەکانە کە خواردن کۆکاتەوە بۆنی هەناسە دروستەکەیان بەرزاییەکانە. چاڵەکان بە دڵنیاییەوە دروستیەکە چونکە بینی بەرزاییەکان خواردنی تیاکۆ بێتەوە. ئەو کەسانەی کە بایەق بە پاکڕاگرتنی زمانیان نان ئەگەر سەری زمانی خۆیان بکەن هەست بە بوونی پەڵەیەکی سپیان ڕەنگی سپی زمانەکەن کە ڕەنگی پوکی ناودەم سپینی هەمومان نەزانین پەمەیەکی ئاڵە ئەبێ زمانیش بە هەمان شێوە بێ لە دوای دانشۆردن هەمان شت بێ. هەموو ئەو کەسانەی کە تا ئێستا پاکڕاگرتنی یعنی زمانیان پاکڕانەگرتووە یەک تێستی خۆیان بکەن ئەو ئامێرە بەکاربێنن بۆی کە بزانن چی لەسەر زمانیان کۆبۆتۆ لەگەڵ دانشۆردنە ئەو بڕێی کە لەسەر زمان لای ئەبەی بە چاوی خۆت ئەیبینی کە چه هۆکارێکە بۆ دروستبوونی بۆنی دە. جا لە مەسەلەی پاکردنەوەی زمانە هەمانە بە فڵچە پاکێکاتەوە فڵچەکە بڵێن معجونەکەی لێکاتەوە هەویرەکەی لێکاتەوە پێی پاکاتەوە هەمانە بە پشتی فڵچەکە پاچێکاتەوە هەمانە بە پاکەرەوەی زمان پاچێکاتەوە کە لە ئامێرە ڕشتاشی نەچێت بڵێ هەر لە بەڵێ کامیان گونجاوتر و پەسەندترە. گونجاوترەکان ئامێرە تایبەتەکەی پاکردنەوەی زمانە بە دڵنیاییەوە ئەوەی تریان تۆزێک وەزعەکە ئەوروژێنێ ینی تۆزێک دەستکاری ئەوە کات بەڵام ینی کاریگەری هەیە لەسەر پاکراگرتن بەڵام نەخێر هیچ کامیان وەکو ئامێرە تایبەتەکەی زمان پاکردنەوە کاریگەری نییە لەسەر پاکراگرتنی زمان. زمان پاکردنەوە هەموو ڕۆژێک پێویستە یاخود هەفتی چەند جارێکە؟ نەخێر هەموو ڕۆژێک پێویستە لە 24 ساعتە یەک جار زۆر گرنگە کە پاکڕابگیرێ ئەگەر هەردوو جارێکەش بکرێ باشتر. خەڵکمان هەیە نیو تاقمی هەیە بڵێن ئێوە پێڵەن ریموڤەبڵ پاشێڵ دێنچە کە بەشێشی گشتی پەمەیەکان ئەکریلیکەکانە کە وەکۆم عینەکەی من وایە ئەم بانیا کاڵسم نەخۆ عینەکە کاکەمە چاوم شەوان کاڵسم دایەکەن یان کە ئەخەوم دایەکەن لە چاوم. تاقمی دانیش وابزەمە بە هەمان شێوە مامەڵی لەگەڵا بکرێ بانیان نەخۆشەکەیان چارەخوازەکە لە دەمێکا و شەوان دایەکەنە دروستە بە دڵنیاییەوە ئەبێ وابێ بە شێوەیەکی گشتی ئەبێ پوکی مرۆڤ 6 ساعات ئیسراحەت بکە هەم بۆ تازەبوونەوە و نوێبوونەوە چونکە کە تاقم لە دەمەکەی تا ڕادێکی زۆر ئەپەستێورێ ئەو مەمیلە و لیکە ڕژێنە وردانی کە لە ناو دەما هەیە ئەپەستێورێ ئازاریان پێگا پێویستەکە ئەو 6 ساعاتە هەم لەبەر پاک و خاوێنی هەم لەبەر تەندروستی ناودەم دابنرێ و بە پاک و خاوێنی هەڵبگیرێ ینی ئەوش دواتر وابزان باسی پاکڕاگرتنی تاقمەکەن چۆن ئەکرێ و چۆن ئەبێ بەڵام پێویستە بە پاکی هەڵبگیرێ و لەناو گیراوی لەناو ئاوی ئاسایی یان گیراوی تایبەتی خۆی. باش ئەگەر تاقم پاک نەکرێتەوە جای نیو تاقم بێ یان تاقمی تەواوەتی بێ بۆنی دەم دروستەکەم بە دڵنیاییەوە دروستیەکە هەموو ئەو شتانەی کە خواردن و بەکتریاگرنە خۆیان هۆکارن بۆ دروستبوونی بۆنی دەم. خەڵک ناوێرە زۆرجا بڵێ شێرپەنجاڵە نەخۆشی خراپی ئالە نەخۆشی خراپەکە ئەگەر کەسێک بە ماوەی چەند ساڵێک تاقم لە دەم کات و هیچ داینەکانێ مەترسی توژوین بۆ نەخۆشیانە زیاکە. بەڵێ بە دڵنیاییەوە هەیەی ئامۆژگاریم بۆ هەموو کەسانی کە بۆ ماوەیەکی زۆرە تاقمیان هەیە زۆر گرنگی بن بە پاکڕاگرتنی ناودەم بە پاکڕاگرتنی تاقمەکانیان بە دانانی لە کاتی شەوانە چونکە زۆر هێشتنەوەی تاقم لە ناو دەما هۆکارە بە دروستبوونی نەخۆشی خراپ لە ناو دەما کە پێوترە سکۆیمە سێڵ کارسینۆمە ئیڕتەیشن فایبرۆمە یعنی هەم شێرپەنجەیە هەم دروستبوونی گۆشتی زیادەیە لەژێر تاقمەکە کە هەموو ئەوانە هۆکارن بۆ ینی زۆر کاریگەرن بۆ نەخۆشی زۆر خراپ لە دواترە بەڵام جگە لە هەموو ئەوانش بۆنی ناخۆشی ناودەم دروستەکە بەداخە. اینجا وەکو لەگەڵ دکتۆر ئاماژەمان پێدا پێویستە هەموو بەڕێزانی کە نیو تاقمیان تاقمی تەواوەتی دەمیان هەیە شەوان تاقمەکان دابکەن لەبەرەوەی کە هەم لە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشەکانی تر پارێزراو بن و هەروەها لە کەڕووکردنی ناودەم پارێزراو بن. بەڵام پرسیارەکەوەیە چۆن ئەم نیو تاقم و تاقمانە پاک بکەینەوە. دکتۆر لازیان لەتیف پزیشکی پسپۆڕی دروستکردنی ددانە و مامۆستای زانکۆی سلێمانیە پێشتریش میوانی چارە بووە و لاڵقەیەکی تایبەت بە بێددانیە کە زۆر بە وردی باسی بابەتەمان کرد ئەو بە وردی باس لە شێوازی پاکردنەوەی نیو تاقم و تاقمی تەواوەتی دانەکە لەگەڵ دکتۆر لازیان بن پاشکەمێکتر لەگەڵ دکتۆر محەممەد قومێکتراوە خۆینەوە و ئەگەڕێنەوە خزمەتتان دەربارەی هۆلیوود سمایل ئەوەی کە ئێستا زۆر مۆدیەتی و دکتۆر محەممەد دوێنە شۆرە تەرەف نەبامنینەوەی 5 ساڵی داهاتووە بەڵا دروستەکە وابزانین بۆ بەڵا دروستەکە لەگەڵمان بن. شێوازە میکانیەکە بریتە لە بەکارهێنانی فڵچەیەک یاخود باشتر وایە فڵچەیەکی نەرم بێ چکە ئەم مادانە مادەیەک و پلاستیکین ئەگەر بێت و فڵچەیەکی زبر یا تیژ بەکار بێ ئەبێتە هۆی ڕوشانی لێرەوە داوا لە هاوڵاتیان ناکەم ئەوەی کە کێشەی تاقمی هەیە خۆیان ڕاستەخۆ نەچن هەوڵمەندە تاقمەکانیان بگرن بەڵکو سەردانی کەسانی سپۆرت بکەن تاکو یارمەتیان بات
چکە لە دوای لێگرتن چینێکی زبر یاخود ڕۆژاویەک دروستە بێ کە توانێت بەرگەگرتنی هەم ڕنگ و هەم وردەزیندەوەری زۆری هەیە. ئەم ڕێگا میکانیکە یەکەمیان باسمان کرد فڵچە بوو. ئەو فڵچەیە ئێمە لێرە ئەگەر بێت و بە شێوازێک باسی بکەین هەروەکو ددانە ئاساییەکان ئەمەی لەبەردەستمایە مۆدلێکە بەڵکو تاقمی کەس نییە بە مۆدل دروست کراوە. ئەگەر تاقمەکە پێویستە پێش هەموو شتێک ئێمە هەوڵ بین لە شوێنێکی کۆنتترۆڵا بێ واتە شوێنێک بێ ئەگەر بتوانین زۆر بەرز نەبێ بەڵکو بتوانین دەستمان ڕاگیر بکەین تاکو بە تایبەتی ئەم جۆرە تاقمی ددانانە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لە کەسانی بەتەمەنە کەسانی بەتەمەنیش توانەی کۆنتترۆلکردنیان ڕەنگە تا ڕادەیە کەمتر بێ لە چاو کەسێکی گەنجە بۆیە داوایان لێ ئەەکەم لە کاتی شنی تاقمەکان ڕاستە خۆ بە پێوە لەسەر دەشۆر یاخود لە کاتی دەستنوێژا بێ لە هەر کاتێکی ترابێ ڕاستە خۆ تاقمەکە دەرنێن و بێنە بەر ئەو بەڵکو پێویستە لە شوێنێکی تایبەتا بێ هەم بۆ پاکژی تاقمەکە هەم بۆی ترسی بەربوونەوەی تاقمەکە کە کەوتە خوارەوە ئەگەر بێت و بە پێوە بێ ڕەنگە بکەوێتە سەر زەوی و تاقمەکە ورد ببێ یاخود بشتێ یاخود درزی تێبێ کامەش کێشێکی زۆر زۆر ئێمە ڕۆژانە بەرەو ڕوومان ئەبێتەوە بۆیە باشتر وایە لە شوێنێکی وایە بێت لە کاتی بەربوونەوە ترسن نەبێلی هەروەکو دانە ئاسایەکانی خۆمان چۆن ئەیشوین ئێمە ڕێنمایی ئەەکەین ئەگەر بێت و بە شێوەیەکی هێلکی یاخود شێوەیەکی بازنەی بە شێوەیەکی سیستماتیک بێ واتە ئەگەر ئێمە لە ڕووکاری سەرەوە دیوی دەرەوەی دەست پێ بکەین طبیعی ئەمە پێویستە بەشە پلاستیکەکەشی پێوە پاکرێتەوە هەر بە شێوەیەکی ئاسایی زۆر چۆن وەکو دانەکانمانەشوین هەمی کۆنتترۆڵە بێ لە لای ڕاست بۆ لای چەپ دی سەرەوە لە خواریشەوە لای چەپ بۆ ڕاستەوە بازنەی دەرەوەمان تاواو کرد بە هەمان شێوە لە بازنەی ناوە دانەکان ئەشوین لە دوای ئەمیکە دانەکان کۆتایی پێهاو پێویستە ئەو بەشە پلاستیکەی تری بە تایبەتی ئەم ڕووکارەی کە دەنووسێت بە مەڵاشۆوە پێویستە زۆر باش پاکرێتەوە هۆکارەکەی لەوایە زۆر زەر ئەو وردە زیندەوەرانە لە ڕێگەی چینێکی تەنکەوە یاخود پەردەیەکی تەنک دروستەکان لە نێوان تاقم و لەگەڵ مەڵاشووی کەسەکە بۆیە لێرانە توانای کۆبوونەوەی وردە زیندەوەرەکان زیاترە تا بتوانرێت ئێتیمامێکی زیاتر پێبیرێ ڕاستە زۆر جار ئێمە بۆ لایەنی جوانکاری تەنها ڕووکاری دەرەوە وەرئەگیرێت پاکەکرێتەوە بەڵام ئەمە وەکو دانی ئاسایی نیە بەڵکو پێویستە ڕووکارەکانی تریش سەرجەمی پاک بکرێتەوە ئەمە وەکو لایەنم ئەو لایەنی کە باسمان کرد بە شێوەیەکی میکانیکی کە پێویستە بکرێت هینە سەر باسکردنی لایەنە ئەوەی کە مادی تایبەت بەکار یاخود ئێمە پێڵێن لایەنە کیمیایەکەی لە ڕێگای کیمیکال سۆلیوشنەوە بێت یان لە ڕێگای بڵێن شلەی کیمیاییەوە بێت یاخود لە ڕێگای حەبەوە بێت یاخود لە ڕێگای ئەو تابلێتانەوە بێت کە ئێمە بە حەبی فەوار ناوی ئەهێنیت لە کۆمەڵگەی ئێمەیە ئەو شلانی کە بەکاریە ئەتوانین بڵێن یەک لە کەرەسانی کە زۆر باشە بریتە لە بەکارهێنانی شلەی پاکشکەرەوەی ماڵ کە لە ناو خەڵکە فاستی پێوترێ کە ناوەزانستێکی سۆدیۆم هایپۆکلۆرایتە بەڵام بە شێوەیەکی ڕوون نابێ ڕاستەوخۆ بەکار بێ بەڵکو پێویستە بە ڕێژەی یەک بەدا ڕوون کرێتەوە چکە ئەگەر ڕوون نەکرێتەوە هەڵبەت بۆن و تامێکی ناخۆش زیاد لە ڕادە بەدەر ئەیا بە تاقمی ددانەکە کە دواتر ئەو کەسە ڕەنگە نەتوانێت تاقمی دانەکە لە دەم بکات بۆیە ئێمە ڕێنمایی کەسەکانەکەین بە ڕێژەی یەک بەدا ڕوونی بکەنەوە لە دوای ئەوەی کە بڵین دەفرێکی تایبەتە ئەو شلێ ئەگیرێتەوە دا ئەندرێ و تاقمەکە تێیدا نوقم ئەکرێت بڵێن ئێمە سۆدیۆم هایپۆکلۆرایتمان تێ نەکردووە بەڵام پێویستە تاقمەکە بە تەواوەتی نوقم بێ واتە نابێ هیچ بەشێکی بە دەرەوە بێ لە ناو شلەکەیە ئەبێت و ئەم شلەیە بۆ ماوەی کەمتر لە 10 خولەک چەندین توێژینەوە کراوە لەسەری هیچی ڕێنمایی ناکە کە لە 10 خولەک زیاتر بێ بەڵکو پێویستە لە 10 خولەک کەمتر بێ ڕۆژی یەک جاریش بەکاریە یەکێکی تر لەو شلانەی کە بەکاریە ئەتوانە هەر ئاوی ئاسایی بەڵام لەگەڵ بەکارهێنانی چەندین کەرەسەمان هەیە یەکێک لەوانە مەسەن حەبی فەوارە کە ئێمە ئەمڕۆ لامان هەیە وەکو نمونەیەک بەکاری ئێنین بۆ بەکارهێنانی ئەم حەبە پێش هەموو شتێک پێویستە دڵنیابین دەو ئەوەی کە بەکاری ئاوێکی خاوێن بێت خاوێن مەبەستماندەوەیە ئەگەر زۆر لە ماڵان ئاوی فلتەر هەیە کە فلتەر ئەکرێ یاخود ئەتوانن ئاوی کوڵاوی ساردەبوو بەکار بێنن ڕێنمایی ناکراوە بەوەی کە ڕاستەوخۆ ئاوی ئەوەی کە ئێمە خۆمان پێڵێن ئاوی تەنکی سەربان بەکار بێنرێ یاخود ئاوی بەلوعا بەکار بهێنرێ لە بەرەوەی زۆر جار ئەشێ وردە زیندەوەر هەبێ لەم ئاوەدا کە بگوازرێتەوە بۆ کەسەکان ببێتەوە هی تێکدانی باری تەندروستیان بۆیە باشەوە ئاوێکی خاوێن بێت ئەم حەبە کەتی ئەکرێت
وا ڕێنمایی ئەکرێت کە تەنها حەبەکە بەجێ بهێڵڕێت تەبیعی ئەمە ئەبێت لە دوای پاکشکردنەوەی میکانیکیەکە بێت ئەبێ پاکشکردنەوەی میکانیکی بۆ بکرێت ئەو پاشماوەی خۆراکی و ڕەنگی کە لەسەرێتی لا ببرێ لە دوای ئەو ئەم حەبە ئەهێنرێت ئەکرێتە ناو ئەم ئاوە و تێیدا بەجێ ئەڵڕێ ئەگەر برادران بتوانم شانی بن ڕاستەوخۆ ئەم ئاوە خۆی وەکو فەوارێک دروست ئەکات ئەم فەوارە ئۆتۆماتیکی ئیشی خۆی ئەکات پێویست بۆ ناکات تێک بیرێ یاخود بخرێتە ڕێک سەر تاقمەکە لەناو ئاوەکە ئەو جۆرە گیراوەیەک دروستە بێ ئەم گیراوێ ئەو کارە کیمیایی خۆی ئەکات و وردە زیندەوەرەکان لەناو ئەبات. باوی هۆڵیت سمایڵە هەرچی هەڵسێت دکتۆر جە هۆڵیت سمایلەکەم بۆ بکە دکتۆر جە هۆڵیت سمایلەکەم بۆ بکە ئەیتر ئێستا وای لێ هاتووە کە شتەکان زۆر تێکڵاو بۆ بەسەریەکە و پێشتریش لە بەرنامەی چارە بەشی ڕاستەخۆ دوو ئەڵقم لە خزمەتانە پێشکەش کرد دەرباری هۆڵیت سمایل و بابەتە زانستی و نازانستیەکان بەڵام ئەمڕۆ دەرباری هۆڵیت سمایل و بۆنی دەم حەزەکەم لە خزمەت دکتۆرابین دوێنێشەوە فەرمووت چەندێک کۆرۆنا خەڵکی کوشت 5 ساڵی تر بۆنی ناخۆشی دەمی هۆڵیت سمایلەوە ناکوژێ ئەلبەتە دەزانمە بەستە لە کوشتنەکە مردنی فیزیکی نییە بەڵکو مردنی ئەوەیەکەیتر خەڵک بێزارەکە بێزاریەکە بەڵێ بۆ دکتۆر هۆڵیوود سمایل شتی دروستکراوە لە ناو دەمی مرۆڤ ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرابێ شێوەی سروشتی دانەکان نەگەڕێنێتەوە وەکو دیزاین و وەکو شکلی دانەکان هۆکارە بۆ بە هەمان شێوە بۆ کۆبوونەوەی خواردن لە بینیا کۆبوونەوەی دروستبوونی کلۆری لە ژێریەوە کۆبوونەوەی بەکتریا لەسەری کە هەموو ئەمانە هۆکارن بۆ بۆنی ناخۆشی دەم بەداخەوە زۆرێک لەو حاڵەتانەی کە ئەکرێ یعنی حاڵەتی تایبەت نین کە پێویست بەو شتە بکات چونکە هەموو شتێک هەموو چارەسەرێک کە ئەکرێ بۆ مرۆڤ پێویستەکە لە ئیندیکیشنی تایبەتی خۆیان بکرێ ناکرێتەوە هەرچی هات بۆ لات هۆڵیوود سمایل بکە یان بۆ حەزی خۆی بیکە هەنێ جار هۆڵیوود سمایل بۆ کەڤەری حەزیژە کرێ یعنی توانێت بۆ حەزیش بکرێ بەڵام بە شێوەیەکی زانستی هەموو دکتۆری دان بەرپرسن لەوەی کە ئەم حاڵەتانە ڕوون بکەنەوە بۆ هەور چارەخوازێ داوای هۆڵیوود سمایلەکە بۆی بزانێت دەستکاریکردنی ئیشی خوای گەورە ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرێ هۆکارە بۆ دروستبوونی کێشەی تر لەداهاتوە ئێستا لەوانەیەشیان بەردەم ببینێ هۆڵیوود سمایل کردوێ بڵێ وەڵام من 6 مانگیشە هۆڵیوود سمایلەکە لە دەمایە ساڵێکیشە لە دەمایە عیبیشم نییە و بۆنی دەمیشم تێک نەچوو کلۆریش نەبووە پووکیشم خراپ نەبووە بە دڵنیاییەوە ئەکرێت بە شێوازێکی زانستی کرابێت کە هیچ کام لەمانەی بۆ دروست نابێ بەڵام من باسی و حاڵەتانە ئەکەین کە بە شێوازێکی زانستی ناکرێ کە بە هەمان شێوە یعنی بەشێکی زۆری دکتۆرەکەیە بەشێکی دوای ئەوەشی چارەخواز ئەبێ ئاگای لە پاگڕاگرتنی هەمانە بێ چونکە دروستبوونی کلۆری لە ژێر هۆڵیوود سمایل کە بە هەر شێوازێکیان کرابێ بە شێوازی کیف کرابێ یا بە شێوازی توێژاڵی ڤنیر کرابێ ئەکرێ ڕووبات ئەو ئەکرەیە کە ئەفەرمووی ڕووبە بۆن لە ماوەی 3 مانگ و 6 مانگە ڕۆدا لە ماوەی ساڵێک و دوانە ڕۆدا یان نا لە بابەتی پزیشکی دانا ماوەیەکترتان پێویستە بۆی کە فەیلەری ئیشەکان فەشەری ئیشەکان دەرکەوێت بە دڵنیاییەوە ماوەی درێژمان پێویستە ئێمە بۆ هەر شتێک بۆ دروستبوونی هەر کێشەیەک لە ناو دەما کاتێکمان پێویستە یعنی بۆ نمونە هاوڵاتیان پێویستە کە ئەوە بزانن بۆ دروستبوونی یەک پەڵەی کلۆری 72 ساعتمان پێویستە ئەگەر هەر دانێک بە شێوازێکی پاک ڕانەگیرێ یعنی بوونی بەکتریا لەسەر ئەو شوێنە بوونی پاژماوەی خواردن لەسەر ئەو شوێنە ئەگەری دروستبوونی سەرەتای کلۆربوونی دان هەیە لە ماوەی 72 ساعت بەڵام بەنیسبەتی هۆڵیوود سمایل ئەو مادەی کە هۆڵیوود سمایلی پێدا ئەندرێ ئەو بۆشاییەی کە لە بینی هۆڵیوود سمایل و دانەکەیە هەیە کە بە مادەی چەسپێنەری دا ئەندرێ ئەو هۆڵیوود سمایلە ئەگەری توانەوەی هەیە بە مروری زەمن لە ماوەی چەند ساڵاکرێ و بۆن و ناخۆشی تێکچوونە دەرکەوێت لە دوای ساڵێکەوە دەست پێکابەوە ئەگونجە زووتریش بێ ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرابێت لە ڕاستیە بەس توانەوەی ئەو مادەیە لە دوای ساڵێکەوە ڕوو ئەیات و لە ماوەی 5 ساڵە بەجددی ینی کارەساتی گەورە ڕوو ئەیات ئەم شتە یعنی ئێمە چەند حاڵەتێک هاتوتە لامان کە لە ئەسنای لە کاتێکی زۆر کەمە کەوتنی حاڵەتەکان هەبووە یعنی معقول نییە بە هەفتەیەک ئەم ڤنیرانە ئەم توێژاڵی ڤنیرە کەوتبێت جاکە لە ماوەی هەفتەیەکا کەوتبێ ئەبێ دوای ساڵێکی ڕووبە ئەمەی کە زوو کەوت نیعمەتە چونکە زوو هەستی بە کێشەکە کرد بەڵام ئەگەر نەکەوێ لە ژێریەوە کلۆری دروست ببێ لە ژێریەوە دانەکە جوان پاک نەکرابێتەوە یا بۆشایی ژێر پووک هەبێ کە هەموو ئەمانە هۆکان بۆ دابەزینی پووک لە داهاتووە
هۆکارە بۆ دروستبوونی کلۆری لەژێر کیفەکەەوە کە ئەمانش هۆکارن بۆ دروستبوونی بۆنی دەم. ئەوەی کە ئەڵێن بەرزترین کوالتی و هەرزانترین نرخ لەگەڵ هەوڵ سمایلە تا چەند ڕاستە لەکوێی دنیا هەبووە بەرزترین کوالتی هەرزانترین بێ بەس مرۆڤ خی گەورە بە هەرزان شتەکانی پێیاوە ئینا هیچ کاتێک ناتوانانی بەرزترین کوالتی بە هەرزانترین نرخ دابین بکەیت. ڕاست نییە نەخێر باشە جگە لە هۆڵ سمایل پزیشکی ددان باسمان لە تاقم کرد باسمان لە هۆڵ سمایل کرد باسمان لە کیف و لە ڤینیر کرد پڕکردنەوەی دانەکەن ئەو زۆرترین کارکە پزیشکی دانێکا پڕکردنەوەی دانەکانە بەڵێ پڕکردنەوەی دانەکانیشە کرێ بۆنی ناخۆشی هەناسە دروست بکە بە دڵنیاییەوە هەمان شێوە گەڕینەوە سەر پاکڕاگرتن یعنی پاکردنەوەی کلۆری لەلایەن پزیشکی دانەوە دروستکردنەوەی شیکاری دان بە هەمان شێوەی تەبیعی خۆی چونکە ئەگەر بە شێوازێکی زانستی نێوانی دانەکان پڕ نەکرابێتەوە هۆکارە بۆ گلدانەوەی بەکتریا و خواردن لە بینی دانەکانە خودی پڕکردنەوەی ددانی زانستی مادەکە بۆنی دەم دروست ناکە بەڵام جوان بەکارنەهێنانی یا بەجێهێشتنی بۆشایی لە بینی پڕکردنەوە و دانەکەیە هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. باشە خەڵک چی بکایتە دان پڕ نکاتەوە و نیوتاقم دروست نکا و هۆڵ سمایل نکا و کیف نکا و ڤینیر نکا بۆی تووشی بۆنی دەم نەبێ نەخێر بە دڵنیاییەوە هەر کاتێک پڕکردنەوەی دان پێویست بوو پێویستە بکرێ بۆی بۆنی دەم دروست نەبێ هەر کاتێک پڕکردنەوەی دان پێویست بوو پێویستە بە شێوازێکی زانستی بکرێ ناکرێ داوای کوالتیکی زۆر بەرزکەی بە نرخێکی زۆر هەرزان کە هیچ کاتێک ئەم شتە بەردەست نییە پێویستەکە لە هەڵبژاردننی ئەو پزیشکەی کە ئەچی بۆ لای لە هەڵبژاردننی هەموو پزیشکانی دان باشن بەس پێویستە بە شێوازێکی زانستی شەکانیان بکەن ئەو پزیشکی دانەی کە هەڵیەبژێری ئەو شێوازی پڕکردنەوەی کە هەڵیەبژێری ئەو نرخەی کە تۆتەوێ بە دڵنیاییەوە هەڵبژاردننی باشترین لەسەر نرخی هەرزان بنیاد ناندێ پێویستەکە زۆر ئاگاداریەوە دواشت کامێتەوە بابەتی ڕاستکردنەوەی دانەکەویش هاوتا لەگەڵ هۆڵی سمایل و شتەکانی تر و پڕکردنەوەکان لەچێک لەو کارانەی بەڵێزان هەموو پزیشکێکی دان نایکە پسپۆری خۆی هەیە بەکرێ ئەمەش هۆکاروێ بۆ بۆنی ناخۆشی هەناسە بە دڵنیاییەوە هۆکارە چونکە بەبوونی هەر شتێکی دەستکرد لە ناو دەمی مرۆڤ پاگڕاگرتنی زەحمەتترەکە پێویستەکە بایەخێکی زیاتر کاتێکی زیاتر دکتۆری ڕاستکردنەوەکان کە تایبەت ئیخساسیان ئەوەیە باشترە زانەوە شتۆش باشتریش بە چارەخوازەکانیان ئەڵێن ئەگەر دانشۆردنی ئاسایی پێویستی بە 3 دقە بێ دانشۆردن بە بوونی ئامیر ڕاستکردنەوە ناو دەما پێویستی بە کاتێکی زیاتر هەیە پێویستەکە لەبەر ئاوێنەیە بکرێت پێویستەکە ئامری تایبەتی فڵچەی تایبەتی خۆی بۆ بەکاربێنرێ کاتێکی زیاتری بدرێت یەک شت لەگە لە بیرم چوو باسی کەم بوونی کیفی دان با شتێکی باو هێر ناو خەڵکاکە بۆن دروستەکە بۆن دروستکردنی کیفی دان ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرێت دووبارەیەکەمەوە ئەگەر بە شێوازی زانستی نەکرێت بەڵێ دروستیەکە ئەگەر بە شێوازێکی جوان پاک نەکرێتەوە بەڵێ دروستیەکە بەڵام ئەگەر بە شێوازێکی زانستی بکرێ نەخێر دروستی ناکە ئەگەر بە شێوازێکی جوان پاک بکرێتەوە دروستی ناکە ئەوەی کە ئەمێنێتەوە لە بابەتی ڕاستکردنەوەی دانەشاز پاکردنەوەی کیفەکە لە کۆتای بەرنامەکانی شەڵا لە خزمەتانە عرضیەکەم دکتۆر کارزان علی ڕەشید پزیشکی پسپۆری ڕاستکردنەوە جوانکاری دانە باس لە شێوازی پاکردنەوەی تەلی ڕاستکردنەوەی دانەکە بینەری ئەو بنەوە گەڕەمەوە خزمەتتان بۆ کۆتایی بەرنامەکە بە سپاسەوە بۆ بەڕێز دکتۆر محەممەد. بەڕێزان ڕاستکردنەوە بەکارە هێنرێت بۆ ئەو کەسانی کە بڵین خواری و لاری لە دانەکانیان هەیە و بۆ ڕێخستنی دانەکانیان بەکار ئەهێنرێت و ئێستا لە کوردستانی خۆمان زۆرترین چارەخوا سەردانمانەکە بۆ ئەوەی کە دانەکانیان شێوەیەکی جوانیان هەبێ و سمایلێکی جوانیان هەبێ ئەوەی کە زۆر جێگەی باسەکە باز بکرێت بریتە لە چۆنیەتی ششتن و پاکردن و ڕاگررتنی پاکی پووکەکە بۆ ئەوەی کە تووشی کێشە و گرفت و بۆن دروست نەکات. ئەوەی کە زۆر گرنگە ئەو کەسانی کە بڵین ڕاستکردنیان بۆ کراوە ئەو نقێمەی کە بۆی دانراوە هۆکارە بۆ ئەوەی کە خواردن لە خۆ بگرێت ئەلبەتە خواردن کۆکردنەوە و لە دەوری نقێمەکان و براکەتەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کە بۆنێکی ناخۆش بۆ کەسەکە دروست بکات. ئایا ئەو کەسانە چۆن گرنگی بەوە بدەن کە چۆن ئەم براکێتانە یاخود ئەو تەلانە پاک بکرێتەوە زۆر جا لەگەڵ براکێتەکان کە ناو خەڵکا وا باوە پێدرەوتێت نقێم کە ئەخرێتە سەر ڕوویدانەکان تەلی پێوە ئەکرێ و لاسیکی پێوەکرێ و زۆر جا ئەکسەری لاسیکی تر بەکارە هێنرێت ئەمانە چۆن بەکار بهێنرێت بۆ ئەوەی کە فڵچە چۆن بەکار بهێنرێت چۆن پاک بکرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە دووربین لەوەی کە بۆنی ناودەم دروست نەبێت. ئەلبەتە ئەو پزیشکانی کە ئێوە سەردانی دەکەن و پسپۆری ڕاستکردنەوەن دوای ئەوەی کە بڵین براکێتەکان دائەنرێت بۆ نەخۆشەکان و بۆ چارەخوازەکان ڕێنویانیان ئەەکەن بەوەی کە چۆنێتی
پاکردن و ڕاگررتنی دانەکانیان بکەن کە چۆن پاک بکرێتەوە ئەویش بەوەی کە فڵچەی زۆر تایبەت هەیە ئێستا بۆ کەسانەیە کە بڵێن ڕاستکردنا بۆ کراوە فڵچەکانیش چەند جۆرێکە جۆرێکیان هەیە گەورەیە بڵین فڵچی ئەتیادی کە لەناو خەڵکە بەعام بەکارەهێنرێت بەڵام ئەو بە شێوەیەکی دیزاین کراوە کە بۆ ڕاستکردنەوە بەکارەهێنرێت وا دەکات کە ئەو کەسانە دانەکانیان زۆر بە شێوەیەکی جوان پاک بکاتەوە و پاک بکرێتەوە لەگەڵ بەکارهێنانی ئەو فڵچەیەدا ئەلبەتە ئێمە فڵچەیەکی بچووکیشمان هەیە کە بۆ چارەخوازەکانی ئەنووسین کە ئەو فڵچە بچووکانە زۆر گرنگە بۆ ئەوەی کە نێوانی دانەکان پاک بکرێتەوە بۆ ئەو خواردن و پاشەڕۆی خواردانە کە کۆبتەوە لە دەوری براکەتەکان بە جوانی و بە چاکی پاک بکرێتەوە. و دوای ئەوەی کە تۆ ئەو دوو فڵچەیەت بەکارهێنا کە چۆن دانەکان پاکەکەیتەوە ئەوەی کە زۆر گرنگە بریتە لە فلۆس یعنی پەتیدان ئەو داوای کە بەکارهێنرێت بۆ پاکردنەوەی نێوانی دانەکان زۆر گرنگە کە ئەمە بەداخەوە لە ناو ئەو کەسانی کە بڵێن ڕاستکردیان بۆ کرێت زۆر گرنگی پێ نادرێت چونکە بەڕاستی بنێوانی دانەکانیش هۆکارێکە بۆ ئەوەی خواردن کۆبوونەوە لە نێوان دانەکانە هۆکارێکە بۆ ئەوەی کە بۆنی دەم دروست بکات و شێوازی بەکارهێنانەکان پزیشکی ڕاستکردنەوەکە بە چارەخوازەکەی دەڵێت کە چۆن پاکی بکاتەوە و چۆن نێوانی دانەکانی پاک بکاتەوە بۆ ئەوەی دوور بێ لە بۆنی ناخۆشی ناودەم. بەم شێوەیە کەسەکە فڵچێکی تایبەتی بۆ ئەنووسێت کە چۆن دانەکانی پاک بکاتەوە. هەڵبەتە سەرەتا لە بەشی سەرەوەی براکێتەکان یاخود ئەوانەی کە پێدەوتێت نقێم دەستەکەین بە پاکردنەوە بەم شێوەیە لە دواوە دەست پێ دەکەین بەم شێوەیە پاکەکرێتەوە دانەکانی بڵین بەشی سەرەوە یاخود بەشی خوارەوە. اینجا یینە بەشی بنەوەی براکێتەکان بەم شێوەیە هێواش هەوڵی پاکردنەوەیان ئەدەین ئەمە ڕێگەی دووهەم ینی بە سێ مەرحەلە پاکردنەوەکەکەی و پاش ئەوە یەی بەشی سەرەوەی براکێتەکان بەم شێوەیە پاکەکرێتەوە. یعنی یەکەم جار بەشی سەرەوە لە بنەوە هێواش جاری دووهەم گیتە بەشی ژێرەوەی براکێتەکان لە بنەوە و هێنی بەسەر دانەکانە و پاشان سەر ڕووی براکێتەکان و نقێمەکان بەم شێوەیە. دوای ئەوەی کە ئەم فڵچەیە بەکار هات فڵچەیەکی بچووکمانەیە کە ئەو کەسانە ئەتوانن لەگەڵ خۆشیان بی بنە سەر کارەکان یاخۆ سەر ئیشەکانیان بۆ ئەوەی کە لە کاتی نان خواردن یاخۆ تە شتێکیان خوارد خێرا هەوڵبن دانەکان پاکەنەوە. ئەم فڵچێکی بچووکە نێوانی براکێتەکان و نقێمەکان و بینی دانەکانی پێپاکەکرێتەوە بەم شێوەیە و ئەمە چەند سایزێکی هەیە بە پێی بڵین خواری ولاری دانەکان بەکار ئەهێنرێت ئەویش دەکەوێتەوە سەر ئەو دانانەی کە چەندێ خوارە و حەجمی ئەو فڵچەی بۆ ئەنووسرێت. ئەشتوانێ ئەو فڵچەیە بەم ڕێگەیە یاخود ئاوا ستریتە ڕێکە یاخود توانی ئاوا بیچەمێنرێتەوە بۆ هەندێک شوێن کە دەستی تێناچێت نێوانی دانەکانی پێپاکەکرێتەوە. ئەوەی کە زۆر گرنگە من باسی بکەم بەڕاستی ئەو کەسانی کە دان پاک ئەەکەنەوە بە تایبەتی کە سەردانی ئەمەکەنەوە و زۆر ئەڵێن کاک دکتۆر یاخود ئێمە دانەکان هەوڵ پاکەکەینەوە بەڵام نازانین بۆ پاک نابێتەوە زۆر ئاسانە شێوازەکە مهمە. یعنی ئەوە گرنگ نییە تۆ چەندێک فڵچەکە بەکارەهێنیت ئەوە گرنگە چۆنیەتەکەی مهمە. یعنی وەک باسم کرد لەسەرەوە هێواش اینجا ڕووی خوارەوە ڕووی سەرەوەی براکێتەکان اینجا ئەو فڵچە بچووکە کە بەکارەهێنرێت بۆ نێوانی دانەکان و ئەوەی کە گرنگە ئەو کەسە ئاوێنەیەکی بچووکی بەدەستەوە بێت. یعنی شوێنەکە با زۆر ڕووناک بێت لە شوێنێکی ڕووناکە سێری بکات بزانە نێوانی دانەکان سەر ڕووی براکێتەکان ئەو وار و تەلەوشتانی کە بڵین کراوە بەسەر ڕووی براکێتەکانە ئایا پاک بۆتەوە چونکە بەڕاستی زۆر جار فڵچەکەی بەکارهێنێ معجونەکە بەکارهێنرێت بەڵام مەرج نییە خواردن و پاشۆڕی خواردنەکان لاچوو بێت بەسەر براکێتەکانەوە. بەڕێزان هەندێک جۆر خواردن هەیە خواردنە سۆفتەکان ئەوانەی کە بڵی نەرمن یاخۆ خواردنە ڕیشاڵیەکان وەکو گۆشت و مریشک ئەوانە زۆرتر ئەمێنێتەوە لە نێوان دانەکان و لە بینی براکێت و تەلەکانە. بۆیە زۆر زەرورە ئەو کەسانە کە لە خواردنی ئەو جۆرە خواردنانەدا ئاگادار بێ زۆر بەوریایی فڵچە و معجون بەکار بهێنێت و بەوریایی سێری ئاوێنە بکات لە نزیکەوە بۆی بزانێت کە ئایا هیچ خواردنێک نەماوەتەوە لە نێوان براکێت و دانەکانیان چونکە بەڕاستی مانەوەی هەر خواردنێک لە ماوەیەکی زۆر کەمدا بوونێکی زۆر ناخۆش ئەبەخشێ بەدان بە دەمودان و ئەو کەسە بێزارەکات و کەسی بەرامبەریش بێزارە بێلی و هەندێک جۆر خواردن هەیە تەمانە بێ ئاگاداری بین کە ئەو خواردنانی ڕقن ئاگادار بن کە بێتە هۆشکاندنی براکێتەکان و زۆر جار
ئەو کەسە لەوانێت تووشی هەوکردنی پووک بێت بەهۆی بریناربوونی پووکی لە ڕێی تەلێکی زیایە یاخود ئەو نقێمانی کە لەسەر ڕووی دانەکان دانراوە ئەو کاتە ئێمە لە ڕێگەی مادەیەکی واکسی کە بۆ چارەخوازەکەی ئەنووسین زۆر جار پیشانی ئەدەین کە لە شێوەی مۆم وایە واکسە خڕ ئەکرێت بە شێوەی بڵین بە هێندەی دەنکەنیسکێکی لێ ئەکرێت و ئەخرێتە سەر ئەو شوێنانی کە بڵین شارپە یاخود تیژە بۆ ئەوەی کە دوور بێ لەوەی کە پووکی یاخود لێوەکانی برینار بێت. باسپاسەوە بۆ کاگڕەوەس کە تۆپی بلیاردەکەی ڕێک خستەوە دەمێت سەرنجستان بۆ ڕابکێشم کە بە هەمان شێوەی کە لەسەر مێزێکی بلیارد خەڵک یاری بلیار دەکات و ئەوێت بە چۆکیان تەباشیرێک سەری ئەم سەوڵەیان ئەم دارەتیش بکاتەوە کە بەشێکە لە جوانی کارەکە بۆنی خۆشی مرۆڤیش تجای بۆنی جەستە یان دەم یان بۆنی ڕۆحی بێت چکە ڕۆحیش بۆنی هەیە بەشێکە لەو کارە. ئەو کاتی لەگەڵ کەسێکە ئاچینە دەرەوە بۆ دانیشتن و قسەکردن ئەمانەوێت قسەکانمان تونند بکەینەوە و ئاڕاستی قسەکانمان باش بێت و اینجا بەرامبەرەکەمان جۆبیستمان بێ. بەڵام ئەگەر بێت و بۆنی ناخۆشی هەناسەمان هەبێت وەک شڵەقانی ئەو تۆپانە ئەو مەجلیسی کە تیا دانیشتوین ئەشلەقێت و وەک بڵاوبوونەوەی تۆپەکان کەسی بەرامبەر کە لەگەڵمانە دوێ لێمان بێزارە بێت و چواردەورەکە بڵاوەمان لێەکە. ئەمەوێت لە کۆتایی بەرنامەکە سەرنجستان بۆ ئەوە ڕابکێشم کە بۆ ئەوەی پارێزراو بن لە بۆنی دەم بە تایبەتی ئەو بەشێک کە پەیوەندی بە دەم و ددانی مرۆڤەوە هەیە ئەمانە بکە ئەمانەی تریان مەکە. ئەو کارانە چین کە بیانکە یەک ڕۆژانە دووجار با فڵچە و هەویری دانەکانت بشۆ پێشخەوتن دوای نانی بەیانی. ئەی چی مەکە لە پاش دەمودان شوشتن ئاو لە دەمت وەرمەدا دەمشۆر بەکار مەهێنە. لە کاتی کڕینی هەویری ددان و دەمشۆرەکاندا تێبینی بڕی فلۆرایدەکە بکەن. بڕی فلۆراید بە ppm دەنووسرێت. پێویستە هەویری ددان ppmەکەی لەسەر و هەزارەوە بێت بۆ مناڵانی خوار 3 ساڵ و لەسەر و 1450 بێت بۆ سەر و 3 ساڵەکان جا هەر تەمەنێک بێت. ئەی چی مەکە لە خۆتەوە باوەڕ بە هەموو هەویرێک مەکە کە بڵێن ئەمە لە دەرەوە هاتووە و جۆرەکەی باشە. مەرجنی ئەوەی کە لە دەروی وڵات دێ وەکو گڵی دوور دەرمان بێ چونکە کوردەواری دەمێکە فەرمیانە گڵی دوور دەرمانە. چی بکە ڕۆژانە 8 پەرداخ ئاو بخۆرەوە بەلای کەمەوە 8 پەرداخ هەرێکێک لەم دەبە بچووکانە 2 پەرداخ ئاوەکات. ڕۆژانە 8 پەرداخ ئاو بخۆرەوە. ئەی چی مەکە مەهێڵە دەم و زار و لەشت وشک ببنەوە چونکە لە 1970 لەشی مرۆڤ لە ئاو دروست بووە و هەموو وشک بوونەوەیەکیش دەکرێ بۆنی ناخۆشی هەناسە دروست بکات. چیتر بکە ڕۆژانە وەک ئەم تۆپە ڕەنگا و ڕەنگانەی بەردەستی من 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆن هەر پارچەی بەقەر مشتێک بێت وەک تۆپەکانی لە دەستی مندایە. ئەی چی مەکە سیر و پیاز و توور و ئەو جۆرە ڕۆکانە مەخۆ کە بۆنی ناخۆشی هەناسە دروستەکە. خۆ ئەگەر خواردیشت تێکەڵاوی خەڵک مەبە. چیتر بکە لە پاش نان خواردن بنێشتێکی بێشەکر بجوو. لە کاتی کڕینی بنێشتا بنێشتی شەکراوی مەکڕە و زیاتر لە نیو کاتژمێر بنێشت مەجوو چونکە ماسوولکەکانە شەکەت و ماندووەکە. ئەی چیتر بکە 6 مانگ جارێک بۆ دڵنیابوون لە تەندروستی دەموددانتان سەردانی پزیشکی دام بکەن و ئەگەر پێویستان بوو ددانەکانتان پاک بکەنەوە کە پزیشک بڕیاریەوەدا. ئەی چی مەکە بە نرخی هەرزان و ئۆفەری جۆرا و جۆرا تێمەکەون چونکە هەرگیز
شتی باش نرخی هەرزان نییە. لە کاتی پێویستە ئەگەر لە ڕووی زانستی و پزیشکیەوە پێویستان بە جوانکاری ددان هەبوو بە دانانی ڤینیر یان هۆڵوید سمایل لای پزیشکێک بیکەن کە شارەزای کارەکەی و پاشخانی زانستی بەهێزە. ئەی چیتر نەکەین ئەگەر پێویستان پێی نییە بۆ مۆدێل و چاو چاولێکەری هیچ کارێکی جوانکاری دەم و ددان ئەنجام مەدەن. ئەگەر ددانەکانتان خوار بوو تەلی ڕاستکردنەوەی ددان بەکار بهێنن. ئەی چی نەکەین تەل و نخێمی ڕاستکردنەوەی ددان بە پیس و پۆخڵی بەجێ مەهێڵن. یەکێکی تر لە گرنگترین کارەکان بۆ بۆنخۆشی هەناسەتان بریتێ لە پاکژی زمانتان. زمان وەک ئەم مێزە ڕێک نییە، بەڵکو وەک ئەم مێزە چۆن ئەم تۆپانەی لەسەر بڵاو بۆتەوە زمانی مرۆڤیش گۆبکەکانی تامکردنی لەسرە. چۆن ئەم مێزە بەبێ ئەم تۆپانە بەهای نییە، زمانی مرۆڤیش بەبێ گۆبکەکانی تامکردن بەهای نییە. بەڵام لە ناوچەی نێوان گۆبکەکانە خواردن کۆ بێتەوە و بۆنی ناخۆشی هەناسا دروستەکە. چی بکەین؟ ڕۆژانە جارێک بەلای کەمەوە شەوان پێشخەوتن زمانت بە پاکەرەوەی تایبەتی زمان خاوێن بکەرەوە. ئەی چیمەکە هەرگیز تەندروستی و ساح و سەلامەتی زمانت لەبیر مەکە. ئەلێرە ئەمەڵقەی بەرنامەی چارە دەربارەی بۆنی ناخۆشی هەناسە کۆتایی دێت و خودای یاربێ ئەڵلقەی داهاتوێنەوە خزمەتتان دەربارەی هۆکارە هەناویەکان و هۆکارەکانی تری بۆنی ناخۆشی هەناسە. هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.